پیسبوونی هەوا ڕاستی پێناسی زۆر کەس دەتوانێت قسە لەسەر پیسبوونی هەواکە، بەڵام گرنگترین پێناسە بۆ پیسبوونی هەوا لە ڕووی زانستیەوە ئەتوانین بڵێن زیادبوونی ڕێژەی کۆمەڵێک پیسکەری ناتەندروستە لە هەوایە کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە. بۆیە برزبوونەوەی هەموو پیسکەرێک کە بەتایبەتی 6 پیسکەر کە WHO ڕێکخراوە ژینگەیەکانی دنیا کاری لەسەرەکەن، برزبوونەوەی هەر پیسکەرێک لەم پیسکەرانە پێوانەی زیاتر پیسکردن و پیسبوونی هەوا ئاراستایەکە لە هەر ناوچەیەکە. دەتوانم بڵێم بەداخەوە کاتێککە هەوای هەرێمی کوردستان باسەکەین، یەکێکە لەو ڕەگەزانەی ژینگە کە بە تەواوی فرامۆشکراوە. هۆکاری فرامۆشکردنەکەشی زۆرە، لەبەرەوەی هەوا کولفەی نییە، لەبەرەوەی هەوا ناکڕڕێ، لەبەرەوەی هەوا بازرگانی پێوە ناکرێ، بۆیە بەڕادەیەک پراوێز خراوە ڕۆژ بە ڕۆژ ئاراستەی پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستانە بەرەو خراپتر و خراپترینە ڕۆ. پیسبوونی ڕاستی هەوای کوردستان پیسە، ئەمە ئیتر شتێکێک ئینکاری لێ ناکرێ. پیسکەرەکانی هەوای هەرێمی کوردستان سەرچاوی زۆرن، سەرچاوی ناوخۆیمانەیە و سەرچاوی دەرەکیمانەیە، سەرچاوی مرۆڤکردمانەیە، سەرچاوی سروشتیشمانەیە. لە هەرێمی کوردستانە سەرچاوە ناوخۆیەکان هەمووی مرۆڤکردن، ئەوانن کە مرۆڤ دەستی لە پیسکردنیان هەن، زۆر سەرچاوەمان هەن. هەموو ئامێرەکانی بەرهەمهێنانی ئامراز و ئامێرەکانی بەرهەمهێنانی کارەبا هەمویان بە شێوەیەکی گشتی جگەلەوەی کە ئێستا هەنێک جۆری ئینەرژی پاکێت تاقی پاک هاتووە هەرێمی کوردستانەوە، ڕینوە ئینەرژی بڵین هاتووە هەرێمی کوردستانەوە کە توانین ئەویش جگە لە پاترێکەی پیسبوونیان نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو ئامرازەکانی دروستکردنی تاقە کە ئێستا ئێمە زۆر پێویستمانە بۆ فێنکردنەوە بۆ گرمکردنیش سەرچاوێکی پیسکردن. هەموو پاڵاوگەنەوتەکان سەرچاوی پیسکردن، ئۆتۆمبیل بە ڕێژەیەکی زۆر ئەو ڕێژە زۆر ئۆتۆمبیلەی کە هاوردەکرێ ئەمە سەرچاوی پیسکردنی هەوان لە هەرێمی کوردستانە. ئەو ڕێکوپێکیە لە شەقامەکان و ترافیکەکانە هۆکاری سەرەکی پیسبوونی هەوان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ناوخۆی، بەڵام بە شێوەی دەرەکی ئەگەر ببینین خۆڵبارینەکانی ئەم چەند ساڵی دوایی کە بەوەی گۆڕانکاری کەش و هەواوە دروست بووە، ئەمە سەرچاوەیەکی دەرەکین، چکە ئێمە زانین هەوا سنووری نییە، سنوورێکدا نانرێ وەکو تەماتەیە کە بڵێن ناهێنرێ، خۆراکێک کە ناهێنرێ، کەواتە لێرەیە هەر پیسکەرێک لە وڵاتێکی دراوسێ هۆکاری پیسبوونی ناوچەکەی ئێمەشە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتیتر، چ لە بەسڕە بێت، چ لە سووریا بێ، چ لە ئێرانی هەر وڵاتێکی کەی چواردەوری ئێمە بێ. ئێمە توانین بڵین ئێستا بە پێی توێژینەوەکان زیاتر لە 190 دانیشتوانی گۆی زەوی لە هەوای پیسە ئاژین، یعنی دۆخی هەوایان بە پێی کواڵیتی WHO نیە کە دانراوە پێی ستاندەرەکانی ئەوان، بەڵام هەرێمی کوردستان لەو ئاستەشا زۆر لە خواردرە. کاریگەری نزیک مەوداکانی ئەوەی کە ئێمە ئەیبینین، کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی مناڵ، لەسەر تەندروستی مرۆڤ بەکۆی گشتی مناڵ بە تایبەتی و کەسان ئافرەتی دووگیان و هەروەها کەسانی پیر و پەکەوتە زۆرە، ئەویش ئاماژەی تەنگە نەفەسی و ڕەبوو سەرێشە و سترێس ئەمارەکانی نەخۆشخانەکانەوانمان پێڵێن. ئەو کاریگەریە دوورمەوداکانیشی جگە لە کاریگەری لە کۆی ئیکۆسیستەم و فرەیزیندەی و هەروەها کاریگەری دیسانەوە لەسەر تەندروستی مرۆڤ، چکە ئەمە پەیوەندی ڕاستەخۆی بە تەندروستی مرۆڤەوە هەیە. مرۆڤێکی ئاسایی لە ڕۆژێکە 18 مەتر سێجا هەوا هەڵمژێ، بە دڵنیایەوە کاریگەری زۆر نەرێنی دروستەکە، بۆ نمونە نەخۆشیەکانی پارکنسنە، زەهایمەرە و هەروەها نەخۆشی شێرپەنجە، ئەمانە هەمویان پەیوەندێکی ڕاستەخۆیان بە پیسبوونی هەوا و تەندروستی مرۆڤە. لە مناڵی نابەکام، لە دایکبوونی مناڵی نابەکام هۆکارێکیکەی پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستان و لە دنیاە بەگشتیە. ڕاستی ئێمە توانین بڵین هیوایەک هەیە چ کاتێ ئەو کاتێک کە ئێمە سیاسەتی حیزبەکان و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕا بە ئاراستەی سەوز، بە ئاراستەی ژینگە، کە ئەمە هێشتا نە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و نە لە سیاسەتی هیچ حیزبێکی ئێمە جێگەی نەبووتەوە، بەناو هەیە بەڵام بەکردار نییە. ئێمە هەر کاتێک توانیمان ئاراستەی سیاسی و کارکردنی سیاسەکان بگۆڕین، هیچ نەبێ قەنەعەتیان پێ بکەین کە دۆخی هەوای هەرێمی کوردستان پیسە و ناکرێ پیسدرکرێ، ئەتوانین لەو ڕۆ کاریگەین. بەڵام ئەوشمان بیر نەچێ لە مەودایەکی فراوانترە ئێمە پێویستان بە کاری پێکەوەییە بە شێوەی ینی ئینتەرناشناڵ، ئەگینا ناتوانین دۆخی هەوای ئاسمانی هەرێمی کوردستان بۆ پارچەیە چاکەین. لا پێویستە کار لەگەڵ بۆ نمونە حکوومەتی ناوەندی
ئەندا کار لەگەڵ حکوومەتی سووریا لەگەڵ ئەو چوارچێوەیە کە لە چواردەوری ئێمە و یەکێکن لە سەر چاوەکانی پیسبوونی هەوا کار بکرێ ئەو کاتی توانیمان پەیوەندێنێ و دەڵەتەکانی خۆمان لەو ڕۆوە بەهێز کرد وەکو کاری پێکەوەیمان کرد توانین بە شێوەیەکی هێمن و قۆناغ بە قۆناغ دۆخی هەوای هەرێمی کوردستان بە ئاراستەی باشترا بەرین نەک خراپتر چکە بیرکردنەوە بەم ئاراستە سیاسەتکردن بەم ئاراستە دۆخی ژینگی هەرێمی کوردستان بەرەو لە ناوچوون و خراپتر و خراپترینەبە و هەرگیزیش گۆڕانکاری بەم بیر و بۆچوون و بەم تێفکرین و بیرکردنەوە ناکرێت.